24 ڕۆژە خەمی نەتەوەیەکی بەکۆڵەوەیە بە پیادەڕۆیی لە واشنگتنەوە تا نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک برینی زیاتر لە 600 کیلۆمەتر بە پێ ئامانجەکەشی گەیاندنی پەیامێکە بە نەتەوە یەکگرتوەکان کە بۆچی کوردیش وەک زۆربەی نەتەوەکانی تر لەم دامەزراوەی کۆمەلگای نێونەتەوەییدا جێگەیەکی نەبێت. چار ڕۆژە ئەم ڕێدانە ئەم پەیامامە ئەرمانجامە یەکیتیە دەولەتە ji bo dinyayê ji bo cîhanê qise dike lazim e dengê Kurda jî li wê hebe ya neheqî ye mesele yek adedo 100 sal berê axa Kurda bi şîddet û bi dizî ji wan hat sandin axa wan dabeşkirin bû çar pelçe bû em viya şermezar dikin em viya qebûl nakin. کانی و پشتەکۆڵەکەی سەرگوزشتەی تاکێکی کووردە و هەر جارە و بە شێوازێک خەمی نەبوونی وڵات دەگێڕێتەوە بەشێک لە پەیامەکەشی لە بە پێڕۆشنەکەیدا ناساندنی نەتەوەکەیەتی بە خەڵکی ئەمریکا. کاتێک لە بەیانیدا سەیری پۆستەکەمم کرد کانی لەوێدا دانیشت بوو بلوزێکی پرتەقاڵی لەبەر بوو ڕوویەکی شات کۆڵە پشتێکی بە پشتەوە بوو پێوتم کە خەریکی چییە من پێشتر هیچ زانیاریەکم نەبوو لەسەر کورد و ئەو ململانیانەی لە کوردستان هەیە من بەخۆم وت وەک ئەمریکیەک پێویستە لێوەی فێر ببم بەدەم قسەکردنەوە زانیاری زۆری دامێ لەبەر ئەوە منیش بڕیارمدا کە لەگەڵیدا بێم بۆ شاری نیویۆرک. ئەمە ڕۆژێکە بەر لە گەیشتنی بۆ نیویۆرک لەبەری نیوجرزیە و لە باڵای ئەو شارە ئەڕوانێت کە لە گەورەییدا بە هەزاران خەونی تیاون دەبێت. ئیدی کات پێمان دەڵێت خەونەکەی کانی غوڵامیش چی بەسەر دێت؟ ئیرۆ 23 ڕۆژە ئەز ڕێدامە نیویۆرک ئەنا پشتا منە کێفا من جیدایە سبێ ئەزێ لێ وێ بم. لە نیویۆرکەوە تەنیایەکەی کانی نامێنێت کۆمەڵێک لە هاوخەمەکانی چەند کیلۆمەترێک تانەتەوە یەکگرتوەکان یاوەریەکەن لەوێش پێشوازیەکی کوردانە چاوەڕوانی کانیە کرد. دیارە من لە واشنگتنیش کە دەستی پێکرد کاکانی هەر لەگەڵی بووین چونکە بەڕاستی جێی شانازیە کە وەکو کورد وەکو تاکێکی هەر خۆی ئەوە نییە ئەوێ پەیامێک بنێرێ و پەیامێک بگەێنی بۆ ئەو پەیامە 24 ڕۆژ لە واشنگتنەوە بەرە و ئێرە بەرە و نیویۆرک بینایی یوئێنەوە هات بەس بۆ ئەوەی پەیامێک بگەێنی کە کورد شایانی وڵاتن کورد پێویستە ڕۆژی لە ڕۆژان وڵاتیان هەبی کورسیەکیان لەو باڵەخانەیە هەبی و فعلا من زۆر شانازی بە ئیشی کاکانی دەکەم کە بە شێوەیەکی تایبەتی خۆی کەلتوری ئێمە و حەقی ئێمە پێشکەشەکە لە ئەمریکا و لە هەموو دنیاوە تا لێستا لە یونایتد نیشنە کەلتوری ئێمە پێشکەشەکە و شتێکێکی زۆر گرنگەکەیگا کەکانی زۆریش شانازی پێ دەکەم وەکو گەنجێک لە ئەمریکا. کارمەندەکانی ئەو شوێنەی کانی پەیامی خۆی پێگەاندن ڕێگەیان نەدا کورسی و ئاڵا و پەیامەکانی بۆ یادگاریش جێبی هەڵێ. خستۆکە گەلەی کورد بینن زمان پێشە یەکیتیە نەتەوە ئەرمانجێ مە حەبکیە ئەوژی ناوی کووردا هەیە دەنگی کووردا هەیە دیرۆکەوان هەیە. کانی بەسەدان کیلۆمەتری بەتەنها بڕی ئەو چەند ڕۆژەی بەڕێگاوەیە بۆ ئەوەی ڕێکەوتنامەی لۆزان سەرکۆنە بکات دەیویست بە جیهان بڵێت گەلەکەم بەهۆی ئەو ڕێکەوتنامەیەوە 100 ساڵە بەنێو دڵکوداڵ و نەهەموارەکاندا وەک من بەتەنها بەڕێگاوەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا